بەرەوکردنەوەی قوتابخانەکان دەڕۆین و زۆرێک لە کێشە و گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن تا ئێستا چارەسەر نەکراون لە قەزای چەمچەماڵ نەبوونی بینای پێویستی قوتابخانە یەکێک لەو گرفتانەیە. بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر لە 55,000 قوتابی لە سنووری پەروەردەی چەمچەماڵ دەخوێنن، بەڵام لە چاو ئەو ژمارەیە بینای قوتابخانەکان کەمن و بەشێکیان کۆن بوون و شایی وانە خوێندنین تێیاندا. دیارە خۆتانەدان چەمچەماڵ سنوورەکەی زۆر فراوان و ژمارەی تەلەبەی زۆرە، چەند ناحەیەکیشی لەسەر ئەمساڵ بۆ ژمارەی 55,200 و شتێکە ڕۆژماری قوتابی و خوێندکار. لە 2014ەوە وەک پێویست بینا دروست نەکراوە، بەس خۆشبەختانە ئەمڕۆ 15 قوتابخانە لە تەشەی کاکەمەند کە قوتابخانەکانی وێ زۆر کۆنن، 15 قوتابخانەمان ئەمڕۆ نۆژەنکردنەوەی بۆ دەرچوو بەیەکەوە. سەبارەت بە کەمی بینا ئێمە پارش تقریبان ئیعلانمان کرد تا 12 بینا 13 بینامان نوقسانە. ئێستا هەندێک لە گوندەکانش هاتەتە سەری لەبەرەوەی گوندمان هەیە تایسە بە کابینە بووە. کابینەکان بەهۆی ڕەشەبا و بەهۆی ئاوهەوا و شێواون تێکچوونە، لەبەرەوەی لە 3 گوند 4 گوندیش پێویستمان بە بینای خوێندکاران هەیە، قوتابیان هەیە، و لای خۆشمان لە ناو شارە 12 بینامانەوێ. سەرڕای ئەوەی 10 ساڵ زیاترە هیچ پرۆژەیەکی بنیادنانی قوتابخانە لە چەمچەماڵ نەکراوە، بەڵام کۆمەڵێک بینای تەواو نەکراو هەن کە هاوڵاتیان و قوتابیان داواکارن تەواو بکرێن تاکو چیدی ڕێگەی دوور و ناڕەحەت نەبڕن. سەبارەت بەم قوتابخانەیە لە گەڕێکی مسەلەسەکەی ڕاپەڕیندوو لە چەمچەماڵ زۆر دەمێکە ئەم قۆناغ و مەرحەلەیە تەواو بووە، شتێکی زۆر کەمی ماوە، حکومەت تەواوی ناکات، داوا لە لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە لە پەروەردەی چەمچەماڵەکەین کە ئەم قوتابخانەی تەواوکەن. بەڕاستی زۆر زەرورە بۆ ئەم گەڕەکە قوتابی ئەم گەڕەکە ڕێگایەکی دوورە بڕێ بۆ قوتابخانەکانی تر ئەچن بۆ قوتابخانە. تەواو بێم قوتابخانەیە پێویست ناکە کە سوکاری تەلەبە پاس بگرن، تەکسی بگرن بۆی قوتابیەکانیان بۆ قوتابخانەی تر بەرێ. ئەگەر ئەم قوتابخانەیە تەواو بێ ئەو بارگرانی لەسەر ئەو عایلە و کە سوکاری قوتابی نامێنێ بۆی تەکسی و پاس بگرێ بۆی قوتابیەکانیان بۆ شوێنتر نەقلکە. وەکو خوێندکارێک مامەڵەن گەڕەکەیە قوتابخانەکەمان دوورە و ستانیش ڕێگامان سەختە بۆ مەکتەب، قوتابخانەکەشمان دوورە و داواکاریمان لەوەیە قوتابخانەیە تەواو بکرێت. چالاکێکی مەدەنی حکوومەتی ماوە بەسەرچوو بە کەمتەرخەم دەبینێت لە ئاست هاوڵاتیانی چەمچەماڵ و دەڵێت هیچیان بۆ ئەم شارە نەکردووە. ساڵی دی خوێندە دەست پێکا بەداخەوە چەمچەماڵ سەرڕای خەیرانەکانی تری بێ ئاوی و بێکارەبایی و خراپی ڕێگەبانەکان قەیرانی کەمی بینای قوتابخانەکانیش دێتە سەری. بەداخەوە لە قەزای چەمچەماڵ قوتابخانەمان هەیە لە ئێستاە سێ داوامیتایە کە ئەمە جگەلەوەی کە ژمارەیەکی زۆر قوتابیان لە پۆلێکا دائنیشن کە زۆر لە سەروی ستانداردی جیهانیوێ 40 بۆ 45 قوتابی لە پۆلێکا کاتێک کە دائنیشن. نازانم ینی چۆن مامۆستا ئەتوانێت کۆنتترۆڵی ئەو پۆلە بکەوە، چۆن ئەتوانێت ئەو زانستەی کە پێەتی بیگەێنێ بە قوتابیەکانی. حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەرکەم تەرخەمە زۆر بێباکە و زۆر بێپلانیشە، بە تایبەت بەرامبەر بە قەزای چەمچەماڵ و دانیشتوانەکەی کە بەداخەوە زۆرینیان قوربانی یا لە پێناوی کوردستانە یان لە سەردەسی حکوومەتی هەرێمی کوردستان قوربانین. کێشە و گرفتەکانی هاوڵاتیان لە سایه حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە نەک چارەسەر ناکرێن، بەڵکو تا دێ زیاتر دەبێت و سێکتەرەکانی ژیان لە چەندین ڕۆپەکیان دەکەوێت. یەکێک لەو سێکتەرانە کەرتی پەروەردەیە کە دەیان کێشە و گرفتی هەیە کە دیارترینیان پێنەدانی موچە بە مامۆستایان و کەمی قوتابخانە و ئەگەری سەر هەڵدانەوەی بایکۆتە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.